دووبارە سڵاو کاسەلا لە شوێنەوە ساین وتوان لەگەڵ خولی سیمی پەرلەمانە قسێکی زۆر لەسەر ئەدای سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکاری پەرلەمانەکرێ ئەم هەموو قسەیە بوو لەسەر ئەدای سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی ئێمە لە پەرلەمانی کوردستان بەپێی پەیڕەوێک کار دەکەین کە ئەو پەیڕەوە خولی یەکەم و خولی دۆمیش بەو پەیڕەوە کارکراوە واتە ئێمە لە بارودۆخێکی گۆڕاوداین پەیڕەوەکە هی دۆخێکی نەگۆڕاوە لەبەر ئەوە کۆمەڵە سەلاحیەتی زۆری داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کووە کەمترین ڕۆڵی داوەتە پەرلەمان و لیژانەکان و ئێستش لە ڕووی سیاسی و فراکسیۆنەکان داوای ڕۆڵ دەکەن ئەمە وای کردووە گلەیەکی زۆر دروست ببێ و بەشێک لەو گلەیانە دەخرێتە سەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەوە گلەی لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکرێت کە دەبوو ئێمە لە دەست بەکاربوونمانەوە لە خولی سێمەوە پەیڕەوی ناوخۆ کە هەموار کرا تەنها مادە 38 و 39 کەویش پەیوەندی بە ئیزافەکردنی چەند لیژنەیەکەوە هەبوو کرا دەبوو ئێمە ئەو کاتانەمان تەرخان کردایە بۆ سەرلەبەری گۆڕینی پەیڕەوی ناوخۆ ئەم پەیڕەوە کەڵکی ئەوەی نەماوە کە هەموار بکرێتەوە ئەبێ سەر لەبەری بگۆڕێ بۆ ئەوەی ئەو پەرلەمانە بتوانێت بەڕۆ لە ڕاستەقینەکەی خۆی هەڵبسێ ئەمە وای کردووە کە گلەی لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکرێ و لەو بارودۆخە سیاسەشی کە لە هەرێمی کوردستانە هەیە و نەبوونی متمانە لە نێوان هێزە سیاسیەکانە نەیتوانیوە پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەڵسێ بۆ جۆرەی کە پێویستە لەمەشا گلەی لەکێ دەکرێت حتممە لە سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت و بێکەم و کوڕی نیە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام هەندێک جار بەشێک لە گلەیەکانیش ئیجحافن من تازەترین نمونە کە لە ڕێگەی ئێمەمانانەوە گلەی لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان کراوە لە 2 هەفتەی ڕابردوودا وەزارەتی حقوقی ئینسانی عێراقی مؤتەمەرێکی ساز کرد بۆ ناساندنی ژنۆسایدی گەلانی عێراق لە لەندەن ئەمە یەکەم جارە عێراق کۆنگرێکی لەو بابەتە لە ئاسی دەرەوە ساز دەکات سێ پەرلەمانتار کە سێ سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ شەهیدان و جینۆساید یاسایی بە شەخصی وەزیری مافی مرۆڤ داوەتی کردبوون هەم بۆ هەرسێ لیژانی عێراق هەم پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی شەهیدان تا ئەو کاتەشی داوەتەکان گەیشت دەستی ئێمە بڕاتە بێ نە سەرۆکی پەرلەمان نە سەرۆکایەتی پەرلەمان ئاگای لێ نەبووە بەڵام کە ئێمە لەوێ لە کۆنگرەکە بووین توانی ڕۆڵی خۆمان ببینین کە لە ئاژانسەکانە گوێمان لێبوو کە لەو فۆفدەدا ئۆپۆسیۆن بەشداری نەکردووەوە ئەمە یەکێکی ترە لە خەتاکانی سەرۆکایەتی پەرلەمان و یەکێکی تر لە کەموکوڕەکانی سەرۆکایەتی پەرلەمان کە لە کاتێکە سەرۆکایەتی پەرلەمان ئاگای لێ نەبووە و من تەسەوڕم وایە بۆ نمونە لەو نەبوونی هەماهەنگیەشدا لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان دەردەکەوێت کۆمەڵێک هەڵسوکەوتی فەردی ڕوودەدا بۆ نمونە لە تازەترین ڕووداودا بۆ فەرمانبەران و بۆ کارمەندانی پەرلەمانی کوردستان سولفەیەک تەرخان کراوە کە مەبلەغەکە زۆر زۆرە کە خۆی دەدا لە 18 دەفتەر و 20 دەفتەر و 15 دەفتەر و کەمترین فەرمانبەر 5 بۆ 6 دەفتەر دۆلار دەتوانێت بە قەرز وەرگری بۆ قەرزی چەند ساڵە و تیایدایە کە فەرمانبەری کاتیە گرێبەستە تۆ چۆن زمانی دەکەی بۆ 25 ساڵ کۆمەڵێک پلە بەرزکراوەتەوە لە ناو پەرلەمانی کوردستاندا دەردەکەوێت ئەمە بە هەماهەنگی لە نێوان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستاندا نەبووە ئێمە لە سات وەختێکیشدان کە ئاڵوگۆڕ لە سەرۆکایەتی پەرلەمان و لە حکوومەتدا دەکرێت ئەم تێبینیانە تێبینین و قابلی چارەسەرکردنن و من تەسەوڕم وایە بە حکمی ئەو ململانەیەشی کە لە ناو پەرلەمان هەیە هەندێک جار بە حکمی ئەوەی هەردوو سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان لە هەمان کاتە ئەندامی مەکتەبی سیاسی هەردوو حزب باڵا دەستەکەن زۆر جار زیاد لە پێویست ناڕزاییەکان تەحمیلەکرێەوە بارگاویەکرێ بە مەبەستی سیاسی ئەو مەسلەی کە باسە کرد پێدانی سلفە بە هەندێک فەرمانبەر کە گرێبەستیان هەیە شێم کاری ئەنجام ماوە یا گۆڕینی پلەکان بەرزکردنی پلەی هەندێک کەس ئەوەی باز دەکرێت خودی بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەوەی کردووە و من تەسەوڕم وایە ئەمە گرفت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەدا دروست دەکات چونکە ئەم نیگەرانیە لای فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەکەوێتەوە چونکە فەرمانبەرانی موسساتی تەشریعی و تەنفیزی و قەزایی و هەر فەرمانبەری دەوڵەتن و حەق و امتیازاتیان ئەبێ هاوسەنگ بێوەکو ئێمە چۆن داواکەین ماف و امتیازاتی فەرمانبەرانی دەوڵەتی عێراق حکوومەتی ئیتیحادی و هەرێمە بێ هاوسەنگ بکرێ و یەکسان بکرێ بۆ ناو دەسەڵاتەکانیشا پێویستە کە ڕەچاوی ئەو مەسلەیە بکرێەوە من ئومێدەکەم ئەوە
پیاچوونەوەی پێدا بکرێ بۆ ئەوەی نیگەرانیەکی زیاتر بەدوای خۆیدا کە چەند ئەو مەسلەیە نایاساییە ئەو کاری کراوە. من تەسەورم وایە ئەم مەسلەیە لەوە سەرچاواگرێت کە ئێمە لە ساڵی ڕابردوودا زیاد لە پێویست بوجەمان بۆ پەرلەمانی کوردستان پەسەند کرد و ئەو پارەی کە ماوەتەوە دیارە سەرۆکی پەرلەمانی کوردستان وای بە باشدانیوە نەگەڕێتەوە بدرێ بە فەرمانبەران و کارمەندانی پەرلەمانی کوردستان بۆ ئەوی بتوانن پرۆژەی نیشتەجێبوونی لێ بکەن چونکە لە حکوومەتی هەرێمی کوردستان سولفەی عقار بۆ گوندەکان بۆ شارەکان پارساڵ میزانی باشی بۆ تەرخانکرا و پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو بوو و پێشوازێکی زۆری لێکرا و کارمەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی سوودمەند بوون لێی ئەمە بەشێکە لەو ڕوانگەی کە ئەو بڕیارە دراوە و تەسەورم وایە قابلی ئەوەشە پیاچوونەوە بۆ بڕیارە بکرێت. بەڵام کاک سالار پرۆژە نیشتەجێبوون بە 18 دەفتەر و 20 دەفتەر بەڕاستی مەبلەغێکی خەیاڵیە، یعنی پرۆژە نیشتەجێبوون حکومەت یارمەتی گەنجەیە 2 دەفتەری بە قەرزایەتێ بە 10 ساڵە ببیێتەوە بە حکومەت یەک فلسیشی لێ خۆش نابێ وانێ، یعنی فەرمانبەرێکی پەرلەمان بۆ نمونە لەگەڵ ڕێزمان بۆ کارەکەی و لەگەڵ ڕێزمان بۆی کە لە باڵاترین دەسەڵاتی تەشریعیە وڵاتایە، بەڵام 18 دەفتەر بۆ پرۆژەی نیشتەجێبوون هەنی وەکو پەرلەمانتاران چۆن قبوڵیەکەن چۆن نایەنە دەنگ لەسەر ئەم مەسەلەیە. جیاوازیەکە زۆرە و ئومێد دەکەین کە پیاچوونەوە بە بڕیارە بکرێت لایەن خودی سەرۆکی پەرلەمانەوە و من تەسەورم وایە ئەم بابەتە تەنها پەیوەندی بەوە بۆ کە میزانی کەماوەتەوە بە مەبەستیەوەی نەگەاندرێتەوە لە ڕووی یاساییەوە مانایەکی ئەوتۆنیە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە مەشوەرەت لەگەڵ پەرلەمانتارانە بڕیارێکی لە بابەتە بن، بەڵام دوجار ئەمە نەخراوەتە گفتوگۆوە بۆ ئەوەی هەم ڕێژەکە تەرخان بکرێ هەم کاتەکەش هەڵبسەنگێندرێ ئایا ئیجابیە یان نە، بەڵام ئومێد دەکەین ئەو بابەتە پیاچوونەوەی پێ بکرێەوە لە ڕاستیشدا ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ نیگەرانی گەێنراوەتە سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ ئەو بڕیارە. زۆر باشە کاک سالار لە ماوەی ساڵی ڕابردووە چەند وەزیرێک هاتنە پەرلەمان و قسەی خۆیان کرد و تەنانەت سەر وەزیرانیش هات. ئەمەوێت لە تۆ بپرسم ئەم هاتنی ئەم وەزیر و سەر وەزیران بانگێشکردن بوو یا میوانداری بوو؟ لە ڕاستیدا بانگهێشکردن و میوانداری تقریبان هەر داوا گەیەنێ، بەڵام بگورە یەک جیاوازی بەڵام لێپرسینەوە ئەمە ئالەتی تر لە خۆگرێت کە تۆ ئەستیجوابیەکەی و دوجار لە ڕێگەی وەڵامدانەوەی وەزیرەکەیان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تۆ مقنع نەبووی دەتوانی داوای لێسەنەوەی متمانەی لێ بکەیت، بەڵام بۆ میوانداری و بانگهێشتکردن ئەو کاتە چێتە بابێکی ترەوە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئەوەی کە لە ساڵی ڕابردوو ڕوویدا بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان داوامان کرد و زیرە جیاجەکان بهێن لە پەرلەمانی کوردستان، بەڵام بەپێی ئالێتێکی تر سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وادەی دەستنیشان کرد بۆ هاتنی وەزیرەکان یەک لە دوای یەک کە لە کاتێکە داخوازی پەرلەمانتاران بۆ چەند وەزیرێکی تر بوو، بەڵام چەند وەزیرێکی تر پێشخران بۆ ئەو مەسەلەیە. ئەمە جۆرێک لە نیگەرانی بەدوای خۆیدا هێنا و جێگی خۆشێتی چونکە لە سیستەمی دیموکراسیدا پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان پەیوەندیکی هەماهنگ ئابێزە، ئەکرێ وەزیرەکان بێنە پەرلەمانی کوردستان بانگەشەی ئەو کارانە بکەن کە کردویانە و ئەو گرفتانی کە لە بەردەمیانایە لە چوارچێوەی بەرنامەی کاریاندایەوە لە چوارچێوەی ئەو یاسایەدایە کە وەزارەت کاری پێکاو لە پەرلەمان پەسەند کراوە بتوانن داوا لە پەرلەمانی کوردستان بکەن هاوکار و هەماهنگ بن بۆ تێپەڕاندنی ئەم گرفتانە. و ئێمە کێشەکەمان لەسەر ئەوە نییە کە پەرلەمان و حکومەت هەماهنگ نەبن، کێشەکەمان لەسەر خودی زاراوەکەیە، یعنی کاتێک تۆ سەر وەزیران وەکو میوانداری بانگەکەی لە ڕووی عورفەوە بێ ڕێزی لێ بگریت و ئەو قسەی خۆی بکات و وانە کەمێکیش خاتری بیژیرێ، بەڵام کاتێک کە بانگێشتیەکەی تۆ وەکو نوێنەری خەڵک بانگێشتیەکەی ئەتوانی لی بپرسیتەوە، ئەتوانی محاسەبەی بکەیت، ئەتوانی لێپێچینەوەی لێ بکەیت لە هەموو شتانی کە کراوە. ئایا تا چەند تۆ خۆت وەکو پەرلەمانتاری وەکو نوێنەرێکی خەڵک تا چەند تۆ ئیمانە بەوە هەبوو ئەو وەزیرانی کە بانکران لە 100% لێپێچینەوەیان لێکرا؟ لە ڕاستیدا لە هەموو حاڵەتێکە کە وەزیر لە حکوومەتەوە دێتە پەرلەمانی کوردستان واجبە ڕێزی لێ بگیرێ،
بەتەکیید ئەمە وەکو عرف کۆمەڵایەتی ڕێزی لێگیرێت لە چوارچێوەی ئیستیجوا بوو لێپرسینەوە و وچوونە ناو تەفاسیلی هەندێک گرفتیشەوە لەگەڵیا هەر ئەبێ لە چوارچەوەی یاساواتە چواری یاساش لە چوارچەوەی ڕێزدا ئەبێ مامەڵە لەگەڵ حکوومەت و نوێنەرەکانی حکوومەت بکرێ و بەو جۆرەش کراوە لە ڕاستیدا هەندێک جار بە حکومی ئەو بارودۆخی کە هەبووە هەڵکشان و داکشان لە دەربڕینەکان و لە گزارشکردن لە گرفتەکاندا هەبووە بەڵام ئەوەی پەیوەندی ئەگەر بە پەیوەندیەکە مەسەلەکە ینی شێوازی هاتنی نوێنەرانی حکوومەت بۆ ناو پەرلەمان بە پێی بەرنامەی کار کە دەستنیشان کراوە ئەگەر میوانداری و بانگهێشتکردن بێ ئەو کاتە مەسەلەی محاسبە و مەسەلەی لێسەرنەوەی متمانە نایەتە گۆڕێ بەڵام ئەگەر بەمەبەستی لێپرسینەوە بێت ئەو کاتە ئەو بابەتە کراوە بێ و هەندێک جاریش لە ناو خودی پەرلەمانتارانە لە چوارچەوەی گفتوگۆدا ڕێیەکی گشتی لەوانەیە دروست ببێتە ئەوەی داوا بکرێ ئایا پێویستەکە متمانە لەم وەزیرە بسەندرێتەوە یان نە لە ڕاستیدا لە هاتنی سەرۆکی حکوومەت و وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە لە کاتی خۆیدا کە خراە دەنگدانەوە لە ڕووی پەڕەوی ناوخۆیش پێویست نەکرد جارێکی تر متمانەی پێ بدرێتەوە چونکە ئەو پێشتر متمانەی پێدرا بوو نەک جارێکی تر ئەبوو بخرایەتە دەنگدانەوە کێ دەوێت متمانەی لێبسەنێتەوە چونکە لە ئەساسدا ئەو کەسێک کە ڕئیس سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە یان وەزیرەکانە دێنە پەرلەمان تا دێنە ناوهۆڵی پەرلەمان کەسانی متمانە پێکراون و سوێندی یاساییان خواردووە لە بەردەم پەرلەمانتارانی کوردستان و لە کاتی گفتوگۆ و دەرەنجامدا بە هەماهەنگ لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان واردە بخرێتە دەنگدانەوە کە ئایا پەرلەمانتاران دەیانەوە متمانەی لێ بسەندرێتەوە یان نە نەکێ دەیەوە جارێکی تر متمانەی پێبداتەوە پێم وایە گرفت لەو ئالێتەدا بوو بەڵێ زۆر باشە کەکسا لە شتێک کە زۆر سەرنجڕاکێشە لە پەرلەمانی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەگشتی و هەردوو پارتە گەورەکەش کە زۆرینی ناو پەرلەمانیان پێکێنەوە بە تایبەتی بە بەردەوامی باز لە کەرکووک و مادەی سەوچلەکەن و فرمێسکی بۆ هەڕێژن و بەڵام لە پەرلەمانەکانە لیژنەیەک نییە بۆ بە دوواداچوونی مادەی سەوچل و ناوچە کێشە لەسەرەکان ئەمە کێشە نییە بە بڕێەوە بۆ قسەتان لەسەر ئەمە نەکردوە تا ئێستا من پێم وایە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە دەرەجە یەکیش خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان مخاسر بوون لە بەدەنگەوە هاتنی داخوازی و ئەو مەلەفە استراتیژی کە پەیوەندی بە ناوچەی کێشە لەسەرەوە هەیە و لە مەشدا پەرلەمانی کوردستان بەشێکە لەو لە ئەستۆگرتنە چونکە دەکرا لە ڕێگەی مادەی سەوچل و گرفتی ناوچەکانی کێشە لەسەرەوە ئێمە ڕێی عامێکی کوردستانی هاوبەش دروستکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو تەحەدیاتانی کە لە ڕێگەی حکوومەتی ئیتیحادیەوە ڕوبەڕووبانە بێتەوە و دەبوو ئێمە لە پەرلەمانی کوردستان خۆمان ئیلزام بکردایە بە ئاوردانەوە لە خەڵک و خاکی ناوچەکانی کێشە لەسەر لە دابینکردنی ژیان و ئەمنیەت و پێدانی خزمەت گوزاریەکانیانەوە چونکە خەڵکی ئەو مانتیقا لە میحنەتێکی گەورە ئاژن هێش شاکە مەترسی زۆر لەسەریان ماوە ئەوەی پەیوەندی بە ینی دەستنیشانکردنی لیژنەوە هەیە لە ناو پەرلەمانی کوردستان ئەکرا ئێمە ئەو لیژنەیە ناو بنین ژووری عملیاتی لایەنە پەیوەندیدارەکان بە مادەی سەوچل نوێنەرانی حکوومەتی ئیتیحادی نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەستەی باڵای مادەی سەوچل و لیژنەی سەوچل لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەمە نەکرا ئێمە چەندین جار داوامان لە سەرۆکاتی پەرلەمان کردەوە خۆم زیاد لە 3 جار بە نووسراوی ڕسمی لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانم داوا کردووە کە ئەوە کەم تەرخەمێکی گەورەیە کە ئێمە نەمانتوانیوە هاوشێوەی لیژانەکانی تر لیژنەیەکی تایبەت کە دیسکی سەوچل و دیسکی ناوچەی کێشە لە سەرەکان بێ و هەموو ئەو مەلەفانە لە ئەستۆ بگرێەوە بتوانێت بە شێوەیەکی قانونی ئیشی لەسەر بکە و مەرجعەتی ئەم مەسەلەیە لای خۆی بێڵێتەوە نەکرا بەداخەوە بۆ ئەم بابەتە گرفتی جۆر و جیاواز هەیە تەنها مەسەلەکە پەیوەستنیە بە سەرۆکایەتی پەرلەمانەوە پەیوەندی بە ئیرادی هێزە سیاسیەکانیشە من تەسەوورم وایە لە دوای سیوێکی 2007ەوە ئومێدێکی ئەو تۆ نەما کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە گرفتی ناوچەکانی کێشە لەسەر چارەسەر ببێ بۆیە ئەم بابەتە بەو جۆرە کەوتەوە تا ئێستاکەش ئیجماعێک نییە کە لایەنەکان کۆبکاتەوە لەسەر ئیشکردن لە
سەر گێڕانەوەی مافی زەوتکراوی خەڵکی ناوچەکانی کێشە لەسەر لە ڕووی خاکەوە خاکەکە خاکێکی بەرفراوانە لە ڕووی بەپیتیەوە هەم بەپیتە لە ڕووی دانیشتوانیشەوە دانیشتوانێکی دەوڵەمەند و بەهرەمەند و عقڵمەندی گەورەی تێدایە دەبوو ئێمە ئەم مەسەلەیە لەگەڵ هەموو ئەوانەشە پەرلەمان وەکو باڵاترین دەسەڵاتی تشریعی لە کوردستانە ئەبووە لیژنێکی هەبێت تایبەت بێ بۆ ناو بەدڵنیایەوە تایبەت بێ بەجێبەجێ بەدڵنیاییەوە و بەدوادەچوونی بۆ بەدڵنیاییەوە یەکێکە لە گلەیەکان کە جێ خۆیەتی ڕاستە درەنگە بەڵام ئێستش کاری لەسەر بکرێ دەتوانێت جێ خۆی بگرێت کاتماوە زۆر باشە کاک سالارۆکو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان تۆ لە زیندانەکانی هەولێر چاوت بە ئاسۆ هەولێری و ئەیوب ئەفغانی کەوت ئەم دوو کەسە و چۆن بینی و دۆسی ئەم دوو کەسە بە شوێ گەیشتوەتوانی زانیارێکمان بێتە لەسەر ڕاستیدا ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ لە درێژەی بەدواداچوونەکانمان وە گەڕان بۆ زیندانیەکان و ئەو شوێنانی ترکە پەیوەندی بە چاودێریکردنەوە هەیە سەردانی زیندانی هەولێرمان کرد لە چوارچێوەی دیتنی سزادراوەکاندا کەسێک ئێمە بینی کە ناوی ئاسۆ هەولێری بوو خۆی پێناساندین وتی من لێرم بەبێ ئەوەی دادگایی بکرێم و ئەیوب ئەفغانیش لێرەیە کە ئێمە لەگەڵیان دانیشتین لە ڕاستیدا دەرکەوت ئەمانە کاتی خۆی لە بەغا و لە مووسڵ ئەمریکەکان گرتویانن و فترەیەکی زۆر لە معسکەری ئەمریکەکان بوون دواتر هێنراونەتە هەولێر و ئێستا هێڵدراونەتەوە کە بەڕای من ئەمانە لە ڕووی سیاسیەوە گرفتیان هەیە ئەبێ چارەسەر ببن و ئەگەر مەطلوبن لە ڕێگەی دادگاوە بدرێن بە دادگا بۆ ئەوەی ئەو دۆسییان بە معلقی نەهێدرێتەوە ئەگینا ئێمە دەزانین ئەوانە لە ناوچە هێزێکی سیاسی گەورەدا بوون کە هەم ئەچنە چوارچێوەی لایەنە باندە تیرۆریستە جیهانیەکانەوە و هەم دش بە ئەزمموی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕفتاری نەشیاویان ئەنجام داوە و کۆمەڵی پێشێلکاری گەورەی مافی مرۆڤیشان کردووە لەبەر ئەوە ناکرێ ئەو کەسانە بۆ جۆڵە بهێدرێنەوە و من تەسەور مایە ئەم کەسانە کەسانێکن ئەبوو لە ئەساسدا هەر نەهێنرانە هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەمریکەکانەوە خۆیان چارەسەریان بکردا و معالەجەیان بکردایە چونکە وەکو خۆشیان ڕانگەیان ئەوان بە لیژنەکەیان ڕاگەیان ئەوان بڕوایان بە دادگای هەرێمی کوردستانیە بۆ شێزوازی دادگایکردنی هەرێمی کوردستانیە و لە هەمان کاتیشە ئەوان پێیان وابوو ئەوان شڕیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زیاتر پێیان باش نییە لە سایی پارتی دیموکراتی کوردستانی زیندانی پارتی دیموکراتی کوردستانە بن لە کاتێکەوە بۆ چوونی خۆیان بوو زیندانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ بەدڵنیە زۆر باشە کاک سالار تۆ لە میانی قسەکاندا باسی وت کرد کە ئێوە خوازن لیستی کوردستانی لە ناو پەرلەمانە ڕۆڵی چاودێر ببینێ ڕقیب بێ بە کوردێکی باشە بەڵام ئەگەر ئێوە کە زۆرینەن کە دەسەڵاتی جێبەجێکردنتان بەدەستەوەیە ئەگەر ئێوە زۆری نەبن ئەی چیە پرۆژە یاسا پێشکەش بکە ئەی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە چیە لە ڕاستیدا ئێمە دەرفەتێکی زۆر گونجاوترمان لە بەردەست بوو لە ڕۆڵی بەدواداچووندا دوای ئەوەی کاتێک کە دەکرا ئۆپۆزیسیۆن بە حکمی ئەوەی بتمانەی نەدا بە حکوومەت دەتوانی ئەو کەیسی بەدواداچوون و بەدواداچوون بۆ گرفتە کان و ئەوەی پێوترێ دیاردەی گەندەڵی و مەسەلەی ناشەفافێت و داخوازیەکانی خەڵکە لە ڕێگەی ڕۆتینەوە ڕوبەڕوویان دەبێتەوە هەموو ئەمانە کە من تێبینیە کەم ئۆپۆسیۆن لەمەدا موفق نەبوو بە تایبەتی لە دروستکردنی کابینەی سێبەردا موفق نەبوو لە کۆمەڵێ بابەتی تر کە پەیوەندی بەم ئەرکەوە بوو نەیتوانی موفق بێ دەکرا لیستی کوردستانی ئەو بۆ شایە پڕکاتەوە بەڵام بەداخەوە لیستی کوردستانیش بە هەمان دەردی لیستەکانی ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە تاوەکو ئێستاکە ئەم ڕۆڵە ببینێ وەگلەیەکی زۆر لە خودی پەرلەمانتارانی کوردستان هەیە لە فراکسیۆنەکەی من هەیە کە دوورە لە دەنگدەرانی خۆیەوە دوورە لە خەڵکەوە و ئێمە وەکو فراکسیۆن بەرپرسیارەتەکەمان قورسترە ڕاستە ئێمە متمانەمانداوە بە حکوومەت بەڵام ئەمە کەفاەتی ئەوە ناکە ئەمە چاودێری نەکەین بە دوواداچوونی نەکەین و خۆمان دەست پێشخەری نەکەین لە بەدیهێنانی داخوازیەکانی خەڵک لە چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی و ئەو حکوومەتە بکەین بە حکوومەتی هاوڵاتی بوون و ڕێگرتن لەو دەستانەی کە لە ڕێگەی حزبەوە دایانەوێ قوتی خەڵک لە ناو حکوومەتەوە بەرن و هەموو ئەو مەلەفانی کە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە ئایندەدا بگەینە ئەو
قۆناغی کە بڵێن بەڵێ موفق بوون لە جێبەجێکردنی بەرنامەکەی لیستی کوردستانی بەڵێ ئێمە لە ڕووی پرۆژه یاساوە بڵێ پرۆژه یاسای باش تەرخان کرا وتوان پێشکەش کرا وتواندرا پەسەند بکرێ و بەشێکی زۆر لە داخوازەکانی خەڵکیشی لە بەدی بهێنرێ لە هەمان کاتە ئەمەوێ لەم بەرنمەیە ئەوە ڕابگەێنم هەندێک جار ئەوترێ پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن پشتگوێخرێ نەخێرێمە پرۆژەی ئۆپۆزیسیۆنمان تەبەنی کردووە بە هاو بەشی پرۆژەمان تەبەنی کردووە و مەسلەی تند و توژی خێزانی یاسای کەمەندامان و خاوەن پێداویستێ تایبەتیەکان و قەرەبووکردنەوەی ڕاگیراوانی بێپاساوی یاسایی سلفەی زەواج کۆمەڵی پرۆژەی تر پرۆژەی هاوبەشی ئۆپۆزیسیۆن و زۆری نەبووە تەبەنی کراوە و لە چەند مانگی ڕابردوشدا بە تایبەتی لەسەر پرۆژەی دەستور لەسەر بانگهێشتی وەزیرەکان لەسەر داواکردن بۆ دانیشتنە ئاساییەکان لەسەر وەزعی سنوورەکان لە تورکیا لە ئێران لە ناوچەی کێشە لەسەر کۆمەڵە سێکتەری گرنگی تر ئێمە پرۆژەی هاوبەشمانە ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە لە ساڵ لە کۆتایەکانی ساڵی دووەمدا خەریکە جۆرێک لە تێگەیشتن لە پرۆژەی هاوبەش و بەرنامەی هاوبەش لە نێوان پەرلەمانتارەکان دروست دەبێت وەکو پەرلەمانتارێک کە بەردەوام تۆ وجود هەیە لە ناو پەرلەمانە پێت وانە ئۆپۆزیسیۆن واز لە مەسلەی پرۆژە یاسا بێنێ باشترە چکە دوو حاڵەت هەیە یەکەم کاتێک فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن سەرقەڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە بێ ئەگەرم پرۆژە یاسایە پەسەند بکرێت و بدرێ بە حکوومەت جێبەجێ بکرێت دەمە ببێ ئینجازە بۆ حکوومەت و حکوومەتەکەش حکوومەتی زۆری نێ هی لیستی کوردستانیە ئەمە خاڵێکی دریش بەڕاستی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانە لە بریەوەی پرۆژە یاسا ئامادە بکە زیاتر هەموو کاتەکانی بابەوەی کە ڕقیب بێ بەسەر حکوومەتەوە ڕقیب بێ بەسەر ئەدای پەرلەمان و سەرۆکایەتیەکەوە باشتر نییە خۆی لە ڕاستیدا ئەو بۆچوونێکی ڕاستە و بەشێک لە خودی پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆنیش هەمان تێبینیان هەیە بەڵام تێگەیشتێکی خۆڵ بوو ئەم مەسەلەی لە سەرەتادا نەبوو کاتێک ئۆپۆزیسیۆن بانگەشەی ئەوەیە کرد کە ئەوان پەرلەمانی کوردستانیان پرۆژە باران کردووە ینی غافڵ بوون لەوەی کە ئەوان بەهۆی ئەم پرۆژە بارانکردنەوە قەتی سەمێنن لە ناو پەرلەمانی کوردستان و هۆڵی پەرلەمانی کوردستاندا دەبوو بەڕای من بەشێکی باشی بەرنامەکانیان تەرخام کردایە بۆ چاودێریکردنی حکوومەت کە من تەسەوەر وایە بوونی ئۆپۆزیسیۆن دافعێکی گرنگ و گەورەیە بۆ جێبەجێکردنی بەرنامەی حکوومەت و لیستی زۆری نەش لە ڕێگەی چاودێریکردنەوە ینی ئەمە بە مەسلەیەک ناگوترێت کە ئەوان ئەگەر لە ڕۆڵی چاودێریکردندا ئەکتیڤ بایەنیان لیستی کوردستانی ئەکتیڤ بایە معرقلە بوو بۆ پرۆژەکانی حکوومەت نەخێر من چەندین جار لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکتۆبەر هەم بیستوەتەوە کە ئەوان پێویستیان بە بەدووادا چوونە بۆ کۆمەڵە پرۆژە بۆ ئەوەی بتوانن گرفتەکان بدۆزنەوە و چارەسەریشی بکەن لەبەر ئەوە من تەسەورم وایە خودی ئۆپۆزیسیۆن لە سەرەتاشدا نەیتوانی ئەو فەراغە لە پەرلەماندا پڕکاتەوە کە بە جیاوازتر لە یەکێتی و پارتی کە لە ڕابردوودا خوێندنەوەیان بۆ کاری پەرلەمان هەبوو بکەن بە حکمی ئەوەی کە جاران گلەی ئەکرا لە جنابی مام جەلال و کاک مەسعود کە نایەنە ناو حکوومەت و پەرلەمانەوە ڕۆڵ ببینن و هەموو قووەتی کارکتەرە سیاسیەکان بێتە ناو موئەسساتی تەشریعی و تەنفیزیەوە بۆ ئەوەی ئەو هەیمەنەی کە حزب بەسەر موئەسساتێکە نەیهێڵێ لەمەدا لە دوای 25 حەوت خودی بەڕێزکاک نەوشیروان بە پێی هەڵبژاردن بوو بە ئەندامی پەرلەمانی کوردستان بەڵام نەهاتە پەرلەمانەوە تەسەورم وایەوە نەکرد ئەوانەی کە لە سەرکردایەتی گۆڕان بوون نەهاتنە ناو پەرلەمانەوە ئیستیقالیان کرد کە ئەمە من تەسەورم وایە لەمەدا گۆڕان ئیشتیباهێکی گەورەی کرد و بە تایبەتیش لە دوای فترەیەکی ترکە چەند پەرلەمانتارێکی نەوعیان لە ڕاستیدا ئیستیقالیان کرد و ڕایانگەیان ئەوان بە حکمی ئەوەی ئەو پەرلەمانە تر جێگەی کارکردنی تێدا نەماوەتەوە و نەیتوانێت شەرعەتی خۆی بپارێزێ غافڵ لەوەی کە بەشێکی باش لە هاوکارەکانی تریان لەوێدا لەو سەنگەرەدا ماونەوە ئەمە ئەو ئیشکالەی دروست کردووە لە مەسلەی بەشداریکردن لە ئێتلافی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغا و مەسلەی دەرچوون لە ئێتلافی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغا و چوونە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی مالکی بۆ وەرگرتنەوە وەزارەت ئەوان نەهاتنەوە پەرلەمان بکەن بە مەرجع لە مەسلەی دابەزین بە لیستی جیاواز لە ناوچەکانی کێشە لەسەر هەموو ئەمانە کۆمەڵە گرفتبوون کە لە ڕاستیدا دەبوو دووربینانەتر ئۆپۆزیسیۆن کاری لەسەر بکاوە بتوانێت ڕۆڵی زیاتر بەخشێ بە پەرلەمان سەرباری ئەم هەموو تێبینیانش حزوری ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا بەڕای من حزورێکی ئیجابیە و ئێمە لە ئاساییکردنەوەی بارودۆخەکە
لە دەرەوەی پەرلەمان دەتوانین ڕۆڵی باشتر بگەڕێن چونکە بۆ هەموو فراکسیۆنەکان خەڵکانی نەوەعی و دڵسۆزان بتوانن بەدیهێنەری داخوازەکانی خەڵک. زۆر باشە دەستخۆش یەک دەقە کاتی بەرنامەکەم ماوە لەم چەند ڕۆژە ڕابردووە یەکێک لە پەرلەمانتارەکانی فراکسیۆنی گۆڕان ڕایگەیان کە ئیتر لەمەدا و پەرلەمانتارێکی سەربەخۆی و وە کەسێکی سەربەخۆ پەرلەمانتارێکی سەربەخۆ درێژە بەکارەکە یادات ئەمە شتێکی تازەیە لە ناو پەرلەمانی کوردستانە سەر هەڵەیە ئەم حاڵەتە چۆنی بینی و پێ دوایە کە ئەمە گەشەکە و ڕەنگە پەرلەمانتاری تر لە فراکسیۆنی زۆری نەش بڕۆنە پاڵ و پەرلەمانتارە و فراکسیۆنێکی سەربەخۆ لە ناو پەرلەمانە دروست بێ منۆمێ دەکەم ئەمە لە ئەنجامی ڕەتفعلەوە نەبوو بێەوە لە ئەنجامی بیرکردنەوەی پیشەیانەوە بوو بێ و من پێم وایە ئەمە یەکێکە لەو بیرۆکە تازانەی کە پەرلەمانی کوردستان بەخۆی بینێ لە ڕووی یاساییەوە هیچ مانایەکی قانونی نییە. باڵێ زۆر باشە سالار محمود سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان. سپاس دەکەوت. خۆشەویستان بۆ سەرنج و تێبینێ دەتوانن لە ڕێگەی مەڵەدرەسی بە ڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بە ڕاشکاویکی تر بە شادیتان ئەسپێرم.